بۆ یادی قوربانیانی کۆمەڵکوژی ئەنفال. ئەم ڕۆژانە ساڵیادی زنجیرە ئۆپراسیۆنی دژە ئینسانی و کۆمەڵکوژی سامناکی ناسراو بە ئەنفال بەدەستی ڕەژیمی بەعەز لە کوردستانی عێراقە. 37 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژگەلێکدا لە کاتێکدا کە ڕژیمی خوێنمژی بەعەز بە زەبری کوشت و بڕ و ئاگر و ئاسن ئیرادەی خۆی بەسەر کۆمەڵانی خەڵکی ئەو وڵاتەدا سەپاندەبوو، لە ماوەی کەمتر لە 4 مانگ و لە 8 قۆناغی جیاجیادا بە پلانێکی داڕێژرا و زیاتر لە 180,000 ئینسان لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان دەستە دەست بەسەر کران و بە کۆمەڵ گوازراونەوە بۆ بیابانەکانی باشووری عێراق و لەوێ کۆمەڵکوش کران و لە گۆڕی بە کۆمەڵدا خرانە ژێر خاکەوە. تێپەڕبوونی زەمان دوای 36 ساڵ نەیتوانیوە برینەکانی ئەم جەنایەتە بەسەر جەستەی ئەو کۆمەلگایەوە ساڕێژ بکات. ئاسەوارە دەرونی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ئەو کارەساتە ئێستاش بەربینگی ئەو کۆمەلگای بەرنەداوە. ساڵی 1980 لە کاتێکدا کە شەڕی 8 ساڵی ئێران و عێراق بەرەو کۆتایی دەچوو، ڕژیمی بەعسی عێراق بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەولەویەتی خۆی لەم شەڕە کۆنە پەرستانەیەدا خستە سەر بەرەکانی کوردستان و بە سەدان هەزار هێزی چەکداری بە تانک و تۆپ و هەموو کەرەسەیەکی پێشکەوتوی شەڕەوە ڕەوانەی کوردستانی عێراق کرد. مەبەستی ڕاگەیەندراوی ئەو هێرشە پاکردنەوەی کوردستان لە هێزی پێشمەرگە بوو، بەڵام ئەوە ڕواڵەتی پلانەکە بوو. ئەوەی کە لە کردەوەدا بەڕێوەچوو جینۆسایدێکی تەواو و کەماڵ بوو. ئەو ئۆپراسیۆنە ناوی ئەنفالی لەسەردانرا. ئەو ناوە کە لە دەقێکی قورئان وەرگیراوە بە واتای غەنیمەت و دەستکەوتی شەڕ هاتووە. ئەم ناوە لە بنەڕەتدا بۆ هاندانی دارودەستەکانی مستەشار و بەکرێگیراوی کورد کە چەکداری ڕژیم بوون بەکاردەهێنرا. مەبەستی ڕژیمی بەعز ئەوە بوو ڕێگە بە بەکرێگیراوەکانی خۆی بدات کە ماڵ و سەروەتی خەڵکی بێدفاعی ئەو دێهات و شار و شارۆچکانی کە چۆڵیان دەکردن بە تاڵان بۆ خۆیان برن. بە هەزاران کەس لە ژن و پیا و منداڵ و پیر و لاو لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان هەڵکەندران، بەبێ ئەوەی ڕێگەیان پێ بدرێت کە جگە لە لیباسی بەریان هیچ شتێکی دیکە لەگەڵ خۆیان هەڵبگرن. ئەو جەماوەرە زۆر و زەوەندەیان بە ئۆتۆبوسی ستۆغرا بەرەو بیابانەکانی نۆگرە سەلمان لە ناوەندی عێراق ڕاپێش کرد و لەوێ بەرەبەرە وە بەبێ بەزەیانەترین شێوە لە ناویان بردن و لە گۆڕە بە کۆمەڵەکاندا شاردیاننەوە. تاک کەسانێک کە لەو مەرگەساتە ڕزگاریان بووە داستانە خۆفناک و پڕ لە ئێش و ئازارەکانی ئەم کۆمەڵکوژیان ئاشکرا کردووە. ئۆپراسیۆنی ئەنفال لە مانگی فێوریەی ساڵی 1980 زاینیەوە دەستی پێکرد و لە مانگی سێپتامبری هەمان ساڵدا کۆتایی بێهات. ئەو ئۆپراسیۆنە بەربڵاوە تەواوی کوردستانی عێراقی هەر لە گەرمیانەوە تا بادینان گرتەوە و سەدان هەزار کەس تێدا بوونە قوربانی و لە نێوبران و ئاوارە کران. هەرچەند تاکو ئێستاش ئامارێکی وردی ئەم کارەساتە لە بەردەستنیە، بەڵام لە ڕووی ئەم گۆڕە بە کۆمەڵانەی کە دۆزراونەتەوە و لە لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە، لەو کارەساتەدا نزیکەی 180,000 ئینسان لە ژن و پیا و منداڵ و پیررولا و قەتڵعام کراون. لە جەریانی ئەنفالدا نەک هەر ئینسان بەڵکو ئاژەڵ و پەلەوەر و دار و درەخت و سەوزایش لە ناو دەبران و هەزاران ناوچەی سەوزەڵان و پڕدار و درەخت سووتێنران. سەرجەم دانیشتوانی گوندەکانی ناحیە و قەزا هەڵوەشاوەکانیش ئەوانەی کە گیانیان دەرباز ببوو لە ئوردوگای گەمارودراوی شێوە سەربازیگەیەکدا دەست بەسەر کران. ئۆپراسیۆنی ئەنفال بە 8 قۆناغی جیاواز لە ناوچە جیاجیەکانی کوردستانی عێراق لە پارێزگاکانی دهۆک، هەولێر، مووسڵ، کەرکووک و سلێمانی بەڕێوەچوو. ئەم ئۆپراسیۆنە ڕووداوێکی کتوپڕ نەبوو، بەڵکو لە ساڵەها پێشترەوە بەپێی پلانێکی ڕەژیمی بەعز بەرەبەرە خەریک بوو بەڕێوە دەچووە لە ساڵی 1980 دا بوو کە گەیشتە لووتکەی خۆی. وێرانکردن و چۆڵکردنی دەهات لە ساڵەکانی دەی هەفتای زاینیدا وەکو بەشێک بوو لە ڕێکەوتن نامەی ئەلجەزایر. لەم شاڵاوی وێرانکاریەدا زیاتر لە 4,000 ئاوایی کوردستانی وێران کرد، ڕەز و باخ و کانیاوەکانی کوێر کردەوە و دانیشتوانەکەی ڕەوانەی ئوردوگای ئیجباریەکان کرد. ئەم جاریان بەوەش ڕانەوەستا و دەستی کرد بە وێرانکردنی شاری قەڵاتزێ و سەید سادق و سەرەتاکانی وێرانکردنی شاری ڕانیەش دەستی پێکرد کە ڕاپەڕین مەجالی پێنەدا. پێشتری شاری هەڵەبجە تەفروت و ناکرابوو و 5,000 کەس لە خەڵکی ئەم شارەی بە گازی ژاراوی لەناو بردبوو. لە کارەساتی ئەنفالدا هەزاران بنەماڵەی کورد بە تەواوەتی هەڵوەشانەوە و پەیوەندی کۆمەڵایەتی تێکچوو، هەزاران ژن بێ هاوسەرمانەوە و هەزاران منداڵ بێباوک بوون، سەدان کەس باری دەرونیان تێکچوو، هەژاری و نەبوونی و گەلێک ئازاری کۆمەڵایەتی تر بە شوێنیدا پەرەیان سند. لەم جەریانەدا گوند هەبوو بە تەواوەتی دانیشتوانەکەی ئەنفال کرا. بۆ نمونە گوندی جەلەمۆرد لە سنووری پارێزگای کەرکووک 378 کەسی لێ ئەنفال کرا، لە ئاوایی گۆکتەپە 334 کەس و لە ئاوایی فەقێ مستەفا 200 کەس لەناو بران. بەپێی هەندێک سەرچاوە و ئاماری بەردەست تەنها لە سنووری کەرکووک 6,071 کەس بە تەواوەتی لەناو بران. ئەم کارەساتە کوردستانی بەرەو ڕووی وها قەیرانێکی گەورەی کۆمەڵایەتی دەرونی و ئابووری کردەوە کە تا ئەمڕۆ شوێنەواری هەرماوە و
دەیان ساڵی دیکە شوێنەواری دەمێنێ. زۆربەی بەکرێگیراوەکان لە مستەشار و سەرۆکی دارودەستەکانی کوردی سەر بە حکوومەتی بەعەز نەک هەر سەزانەدران بەڵکو لە سەروەت و سامانێک کە بەتاڵان و بڕۆی خەڵکی ئەنفالکرا و دەستیان کەوتبوو دانیشتون و ئێستاش وەکو دڕکێک لە چاوی کۆمەلگەی کوردستاندا ژیانی ئاسایی خۆیان درێژە پێدەن. پێویست بەوە بیرهێنانەوە نییە کە هەمووی ئەو ڕووداوانە هەروەکو ڕووداوەکەی هەڵەبجا لە بەرچاوی دەوڵەتانی گەورەی دنیا و لەسەر و هەمووانەوە بە بەرچاوی دەوڵەتی ئەمریکاوە ڕوویاندا و مێدیای جیهانی کە لەژێر کنترۆڵی ئەو دەوڵەتانەدا بوو لە ئازوها جنایەتێکی سامناک بێدەنگ بوو. ئەمڕۆ لە کاتێکدا پاش 37 ساڵ یادی قوربانیانی ئەنفال و کۆمەڵکوژی خەڵکی کوردستان دەکەینەوە کە ڕژیمی دیکتاتۆری بەعسی عێراق لە دەسەڵاتدا نەماوە، بەڵام هێشتا ڕەنج و ئازار و برینەکانی ئەو خەڵکە ساڕێژ نەبووەتەوە. هەر ئێستا دەیان هەزار بنەماڵەی ئەنفالکرا و بەدەست هەژاری، نەداری و غەمی لە دەستدانی ئازیزانیانەوە دەناڵێنن. پێویست بەوە بیرهێنانەوەیە کە ڕووداوی ئەنفالکردنی بارزانیەکان لە 31 مانگی ژۆویەی 1983دا یەکێکی دیکە لە تراژیدیا هەرە دڵتەزێنەکانی مێژووی کوردستانە. لەم ڕۆژەدا ڕژیمی بەعسی عێراق بە سەرۆکایەتی سەدام حوسێن زیاتر لە 8,000 پیاوی سەر بە عەشیرەتی بارزان کە تەمەنیان لە نێوان 8 تا 70 ساڵدا بوو ڕەفاندن و دواتر هەمویان لە بیابانەکانی باشووری عێراق ئیعدام کران و خستیان لەناو گۆڕە بە کۆمەڵەکانەوە. ئەم کردەوەیە بەشێک بوو لە سیاسەتی جینۆسایدی خەڵکی کورد کە ڕژیمی سەدام پەیڕەوی دەکرد. لەم ڕووداوەدا هێزەکانی بەعز پیاوەکانیان لە ناوچەکانی قوشتە پە و دیانا و هەولێر کۆ کردەوە بە بیانووی ئەوەی کە دەیانەوێت بۆ خزمەتی سەربازی بیان بن، بەڵام ڕاستیدا ئەو پیاوانە بردران بۆ بیابانی نەجەف و کەربەلا و لەوێ لە ناو گۆڕی بە کۆمەڵدا کوژران و نێژران. تاوەکو ئەمڕۆژ زۆربەی تەرمەکان نەدۆزراونەتەوە و خێزانەکانیان ناتوانن ڕێوڕسمی شایستەی ناشتنیان بۆ بەڕێوە بەرن. ئەم کرد ئەوە ڕەندانەیە کاریگەریەکی قوڵی لەسەر کۆمەلگەی کوردی بە گشتی و عەشیرەتی بارزان بە تایبەتی جێهێشت. هەزاران خێزان بێسەرپەرست و بێنان و ئاومانەوە کە ئەمەش دۆخێکی مرۆیی زۆر دژواری خوڵقاند. لە ڕووی دەرونیشەوە برینێکی قوڵی لە هەست و نەستی میلەتی کورددا بەجێهێشت کە هەتا ئەمڕۆژ ساڕێژ نەبووە. دوای ڕوخانی ڕژیمی بەعز لە ساڵی 2003 هەندێک گۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە، بەڵام ژمارەیەکی زۆر لە قوربانیان هێشتا نەدۆزراونەتەوە. بەڵگەنامەکانی حکوومەتی عێراق پشڕاستی دەکەنەوە کە ئەم تاوانە بەشێک بووە لە سیاسەتی جینۆساید دژی خەڵکی کوردستان. لە یادی 37 ساڵەی کارەساتی کۆمەڵکوژی ئەنفالدا جارێکی دیکە ئەو پڕی نەفرەت و بێزاری خۆمان بەرامبەر بە بڕیاردەران و بەڕێوبەرانی ئەو جەنایەتە سامناکە دەردەبڕین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ یادی گیانبەخکردوانی ئەم کارەساتە.